چۆن وەسفی ئەو پرۆگرامە دەکەی؟ دەستان خۆش بێ مامۆستا، پرۆگرام و کورسێکی زۆر باش بوو. من لە ئەوڵەوە تۆزل لەوەی بێزار بووم بە ئاماژەی دەستکە ئەو کرد، بەدەست زۆری زعاج بووم، پێوتم هەر ڕانایەم بەمە کەچێ سەوای لێ هاتوو ینی خۆم کە ڕۆژانە ئەو دقەی کە شەوان پێش خەوتن و بەیانیان ژاکە خوێنەوە کاتی تریشکە خوێنمەوە هەوڵێ مەگەر بۆم نە پەڕەیەکی ئەم بەری بێ، ئەگەر بۆم نەدەستیشم هیلاک بێ پەڕەیەکی ئەم بەریشی بێ هەروە بیخوێنمەوە، ینی بە ئاماژەی دەست بیخوێنمەوە هەستەکەم پێشتر کە بە چاوم گرچکم خۆم هینم تاو کرده بوو چالاکردنەوەی مێشکوی یادگرێت تەمان لەوێش ئەو خێراخێنەوەش ئەەکەی بە شێوەیەکی سەرەتایی، بەڵام لەوێ هەر بە چاو ئەمان کرد هەستمەکرد ئەوە باشتر بوو لە ئەوڵەوە، بەڵام کێسە بەدەزەیکەم زۆر سەریعترە لەوە زۆر سەریعترە و چێکم چاوی سەریش ناجوڵێ لەو کاتانە تۆ یەکسەر چاوت شوێن ئاراسەی پەنجە دەکەوێت و ئەڕوا بە سەریعی، ینی هەستەکەم ئیسفادەیەکی باشم لێ کرۆ سوال ڕۆخوا دەستان خۆی. کاک هاوڕێ ئێمە زۆر جارەڵین چالاکردنی مێشک تەواوکەری پرۆژەی خوێنەری بەرهەمدارە، تو پێ دوایە ینی ئەکرێ ئەو کەسێک کە لە چالاکردن بێ دوای ئەو بەشداریان پرۆگرامە بکە ئاسانتر بتوانێت خێرایی بەرز بکاتەوە، تەرکیزی بەرز بکاتەوە، تێگەیشتنی بەرز بکاتەوە. پێ دوایە ئەنی کار ئاسانی ئەگەر کەسێک پێشتر پرۆژەی خوێنەری بەرهەمداری بینی بێ و ئەو پرۆژەیە ببینێ. ئەی مامۆستا هەردووکی تقریبا تەواوکەری یەکەن، ینی ئەگەر یەکێک لەوێ بەس کەسێک کە ئەوەی تەرکیز و یادگەکە بخوێنێ ئەوە بۆ هەنێ هینی ڕۆژانی خۆی بیکە ئەمایان جیایە، بەس ئەگەر تۆ مەبەستە خوێندنەوە بێ خۆت خوێنەربی بەڕاستی زەرورە کە ئەم خولەش بخوێنی، چێکم ئەم خولەش کۆمەڵی تەکنیک و استراتیژی باش فێرەبی لەسەری بەهی خوێندنەوە کۆی خێرا ئیشەکانی خۆت جێبەجێ بکەیت بە خوێندنەوەیە، چێکم مەسە تۆ بۆ منە هەر لەمەی سکیمی نووسکانی نەکە لەوەی ئەمەی کە ئەم یاسا ئاڵتونیەکە ئەگەرمە ماوە بتوانی فترەیەکی زۆر بیکەی بەڕای من زۆر سەریعتری جەبی، چێکم ئەوە زۆر زۆر ئیسفادەشم لێ کردو لەوەش.